هەرگیز ئەو چاکەی دایکم پێ ناچێت کە ئەو ئاوا دەستی منی گرتووە و کردوێتی بەم ڕۆژ بەم وام لێ هاتووە. من ناوم هۆگر ئەحمەدە، تەمەنم 23 ساڵە، خەڵکی پارێزگای هەڵەبجەم. نزیکەی 2 ساڵ و نیوە من کاری فۆتۆگرافەری یەکەم. ئەم کاری فۆتۆگرافەریەوە لە خولیای مناڵیمە. لە پێشتر کاری وێنەکێشان و دەستڕەنگینی وێنەکێشان بووم، بەڵام ئیتر قەدەری ئیلاهی وەریان نەگرتم لە پەیمانگای وێنە جوانەکان. من ئیتر دەستم کرد بە کاری فۆتۆگرافەری و ئەو خولیا ئەو بەهرەی خۆمدا بە کاری فۆتۆگرافەریەکە. دکتۆر وتبووی بە دایک و باوکم، وتبووی نەخۆشینی دواکەوتنی مێشکیانەیە، مێشکی هەیە. ئیتر ڕاستیەکەی ژیانم زۆر قورس بوو کاتە، بەڵام سپاس لێرەوە سپاسی دایکم مەکەم کە هەمیشە ئاوا لەگەڵم بوو و هەتا ئێستا دەستی کردووم و گەشتوم بەو ئامانجەی خۆم. سپاسی یەکەم. ئەو هەرگیز ئەو چاکەی دایکم پێ ناچێت کە ئەو ئاوا دەستی منی گرتووە و کردوێتی بەم ڕۆژ بەم وام لێ هاتووە. ڕاستیەکەی ئەو کاتەوە من کە تووشی نەخۆشی ئەم نەخۆشی نەبووم، ئیتر ساڵ بە ساڵ الحەمدوللا سپاس بەخوای گەورە تێم پەڕاندووە و هەر ئەو نەخۆشینەم دوورخستۆتەوە. من بۆ خۆم هەوڵەیەم و بۆ ژیانی خۆم هەوڵەیەم. پۆلی حەوت و تا پۆلی نۆ من چووم بۆ ئەو مەکتەبە تەواو ژیان میگۆڕی. تەواو ژیانی میگۆڕی ئەو هۆگرە نەما کە تووشی ئەو نەخۆشی نەبووە. لە ڕێگەی ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجەوە سپاسیان دەکەم کە هەمیشە هاوکاری من بوون و هەمیشە هەوڵیان منیان یاوە کە بگەمە پەیمانگای وێنە جوانەکان، بەڵام ئیتر قەدەری ئیلاهی نەهێشتووە. مامۆستا بەهەجەت کە خۆتان ئەزانن مامۆستایەکی دڵسۆز و چالاکە بۆ خاوەن پێداویست تایبەتەکانی هەڵەبجە، بەتایبەت چواردەوری هەڵەبجە و هەورامان و شارە زوور. لە ڕێگەی ئەوە مامۆستا ڕێدینم ناسی. مامۆستا ڕێدین بوو بە باوک و برا بۆ من. ئیتر مامۆستا ڕێدین دەستی منی گرت، چەند جار پێشانگام کردوەوە لە مەکتەبی قوتابخانەی شەهید ئەنوەر، هینی کارە دەستیەکانم و من خەونەکەی من کرایە ژێر گڵ. من ئەو خەونێکمە بوو، بەدەستم کاری دەستیمە کرد، فوارەم دروستە کرد، شتی ڕەنگەکانم تێکەڵاوە کرد بە کاری هونەری و شتێکی جوانم لە دروستە کرد. کاری هونەری بەهرەیەکم تیا بوو، بەڵام ئیتر قەدەری ئیلاهی ڕێگەیان نەدا. خۆشەویستی شارەکەم وای لێ کردووم کە هیچ ڕێگریم لێ نەکرێت، بۆ هەموو شوێنێک ئامادەم. سروشتی جوانی هەڵەبجە وای لێ کردووم کە بۆ هەموو شوێنێک بڕۆم. سەرڕای من ئەوەی کە یەک شتی هیچ هینی گواستنەوەم پێ نییە، بەڵام جار هاوڕێیەکم ئەم باد لێرەوە سپاسی یەکەم. جار بە ناو پارێزگای هەڵەبجە وەکوتر بە پێ هاتوچۆکم و جاریش دەرەوەی هەڵەبجەش بە پێ ئەڕۆم بۆ شوێنێکی وێنەیەکی جوان خۆمەگەێنمە هەموو شوێنێک، هەر جوانیەک لە هەر کوێ بێت من خۆمەگەێنمە ئەو شوێنە کە من ئەو وێنانە دائەبەزێنم. تۆڕە کۆمەڵایەتیەکان میدیاکان چاویان لەسەر منە، وەکو زیاتر چاویان لەسەر منە و وێنەکانمە بۆن زیاتر گەشتیار یەتە ناو پارێزگای هەڵەبجە.